پرۆژە گرنگە و ناوازەیە ڕێگری لە تێکەڵبوونی ئاوی ئاوەڕۆ لەگەڵ سەرچەوە سروشتیەکان و ئاوی ژێرزەوی و پیسبوون و نەخۆشیە گوازراوەکانی ئاو دەکات. یارمەتی زیاتری کەرتی کشت و کاڵ و ژینگە پارێزیش دەدات چونکە ئاوەکە پاش چارەسەرکردن و پاڵاوتنی دووبارە بەکاردەهێنرێتەوە بەمەش تا ئاستێکی زۆر فشار لەسەر ئاوی ژێرزەوی کەم دەکرێت. ئەمڕۆ ئاو لە عێراق و ناوچەکەدا بووەتە خەم و کێشەیەکی گەورە، بۆیە ئێمە زووتر دەستمان بە چەند پرۆژەیەکی گرنگ لە بواری دابینکردن و پاراستنی ئاو و ژینگە پارێزی کرد، وەک دروستکردنی بەندە و پۆند و گەیاندنی ئاو بۆ ناو شارەکان و ناوچەکانی دەوروبەری. ئەم پرۆژەیە باشترین سەرچاوەیە بۆ ئاودێری پارک و سەوزایی، هەروەها دەبێتە پاڵپشتێکی بەهێز بۆ گشت پلانەکانمان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە هەولێر، لەوانەش پاڵپشتیکردنی هەردوو پرۆژەی پشتێنەی سەوزایی و ڕێڕەوی ژیان و هەموو پارکەکانی دیکە کە کاریگەری باش لە بواری دابینکردنی زیاتری ئاو و پاراستنی ئاوی ژێرزەوی و باشترکردنی دۆخی ژینگەیی و تەندروستی شارەکانمان دەبێت.